لە هۆڵی شەهید ئاتیلا لە پەیمانگەی هونەرە جوانەکانی کفری و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆری هاوڕێ و هاوسەنگەرانی چلەی ماتەمینی شەهیدی فەرماندا شەهید مقەدەم سومکۆ و هاوڕێکانی بەڕێوە چوو. دوای ساتێک وەستان چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز خوێنرایەوە، پاشان چل مۆم داگیرسا بۆ ڕوحی پاکی شەهیدان. دواتر وتاری دکتۆر خەسرە و گوڵ سەرۆکی دەزگای ئاسایشی هەرێمی کوردستان لەلایەن لیوانە و شێروان بەڕێوەبەری ئاسایشی گەرمیانەوە پێشکەش کرا و تیایدا وێڕای ئاماژە بە ڕۆڵی شەهید بوونی شەهید سمکۆ و هاوڕێکانی لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعشدا کرا. ئەوەش ڕوون کرایەوە کە گەرمیانەکان چۆن لە ڕابردوودا پشتی شێریان بەرکەوتووە لە قوربانی و فیداکاری، هەروەها لە شەڕی پاراستنی ئارامی هەرێمدا بە ڕوح و ماڵی خۆیان بەرگریان لە هەمووان کردووە. هەر لە وتارەکەی دکتۆر خەسرە و گوڵدا ئەوەش هاتبوو کەوا دەزگای ئاسایشی هەرێم هەموو ڕێو شوێنێک دەگرێتە بەر لە پێناو ئارامی هەرێم و شکستهێنانی پلانی دوژمنان. پاشان مەحموود سەنگاوی وتاری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی پێشکەش کرد و ئاماژەی بەخەبات و داستانەکانی ڕۆڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد کە بۆ بەرگری لە خاک و خەڵکی کوردستان هەموو کات پێشەنگ بوونا. جموجوڵەکانی کاکە سمکۆ، زانیاریەکانی کاکە سمکۆ ئاوێنەی ئیشوکارەکانی ئێمە بوونە و سمکۆ یەکێک بۆ لەو کەسە دڵسۆز و لە خۆبڕاوانەی کە لە هەموو کەس زیاتر سەردانی ناوچەی تبجی کردووە و شەو ڕۆژ ئەوداڵی سۆراخکردنی تیرۆریستانی داعش بووە و هەردەم زۆربەی کەمین و ئەو بۆسانی دامان ناوە زۆربەی ئەو شەوانەی دەرچوینە کاکە سمکۆ تایەکی بەهێزی هێزەکەی ئێمە بووە. یعنی من بۆ ئەم چل ڕۆژتی ئەپەڕێ بەسەر لە دەستدانی ڕۆڵەیەکی بە ئەمەکی وەکو کاکە سمکۆ وەکۆیشی کە کاکشکور لە دوتۆی ئەو شعرە ئاماژەی پێکردووە. ئەمە لە هەشتاوە کاکە سمکۆ ئاوێزانی خەبات و تێکۆشان و ئازاری میلەتەکەی بووە. هەر لە مەراسیمی شەهید مقەدەم سمکۆ و شەهیدان مەحموود جمعە و جمعە عەبد فیلمێکی دوکومنتاری لەگەڵ چەندین بڕگەی هونەری و ماتەم پێشکەش کرا. کاک سمکۆ خۆشی شەهید سمکۆ لەو سنوورە هێزێکی لەگەڵ هێزی پێشمەرگا تەنسیقی باشیان هەبوو، زۆر جار تەمشیدی چەمەکانیانە کرد، ئۆپراسیۆنیانە کرد لە سنوورەکە. چەندین جار شەهید سمکۆ لەگەڵ داعشا تووشی ڕوبەڕووبوونەوە بووە، جارێکش بریندار بووە پێشەوەی کە شەهید بێ. شەهید مقەدەم سمکۆ لە گوندێکی گەرمیان لەدایک بووە، لە تەمەنی منداڵیەوە بووەتە پێشمەرگە و چەند جارێکیش بریندار بووە. لە بنەماڵەکەیدا جگە لە باوکو دایکی 7 برا و خوشکی ئەنفال کراوە. 40 ڕۆژ لەمەوەبەر لەگەڵ شەهیدان مەحموود جمعە و جمعە عەبد داستانێکی گەورە تۆمار دەکەن و بە خوێنی خۆیان بەرگری لە ئارامی گەرمیان و کوردستان دەکەن و ڕوحی پاکیان دەکەنە خەڵات بۆ خاکی کوردستان. حیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان کفری.